سوێن بەخوا دڵەکانمان زۆر 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 ڕقە، دڵەکانمان جاری وهەیە لە بەرد ڕقترە، خوا هەڕەشەمان لێ دەکات دڵمان ڕق بووە. ئیمامی مالک ڕەحمەتی خوای لێ بێ کاتێ دڵی ڕق بوایە ئەڕۆژ بۆ لای ئیمامی محەممەدی کوڕی منکەدیر بۆی دڵی نەرم بێ. ئیمامی ئیبن قەیم دڵی ڕق وایە چوو بۆ لای ئیبن تەیمیە ئێمە بۆ لای کێ بچین؟ ئێمە شکاتی خۆمان بۆ کوێ بەریوە؟ تەنها ئەوە مندەمان لەسەرە بگەڕێنە بۆ قورئان و سنەت بۆی بە ئومێدیەوەی خوای گەورە دڵەکانمان نەرم بکات. ويوم القيامة ترى الذين كذبوا على الله وجوههم مسودا أليس في جهنم مثوى للمتكبرين